گەندەڵی گەر بە هەر کۆمەلگایەک نامۆ بێ ئەوە بە بەرپرسانی هەرێمی کوردستان تەواو ئاشنایە و هاوتەریب لەگەڵیان دەڕوا تا لە کۆتاییدا سەریان دەخوات. لە ڕواڵەتدا هەرێمی کوردستان لە پانتاییەکی وشک و برێندەچێ کە نەکنەوت تەنانەت خاوەنی ئاویش نەبێ، بەڵام سەرەڕای ئەو قەبارە گەورەیە لە سەرمایە نیشتیمانی و بەراورد بە هەر ناوچەیەکی تری جیهان کوردستان لە لێواری مەرگدایە بەهۆی سیاسەتی چەوت و ناحەکیمانەی بازرگانانی سیاسی و کۆمەڵێک بەزنسکار کە هەمیشە وەک سیاسیەک خۆیان نمایش دەکەن و لە ژێرەوەش کەوتونەتە دۆشینی داهات و قوتی خەڵکی کوردستان. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا یەکێتی و پارتی بە سوود وەرگرتن لە ئەزمموی حکومڕانی شکست خوارد و کەوتنە تەخشان و پەخشانی سامانی گشتی بۆ خۆیان و بنەماڵە و کادرەکانیان و بەلێشەو لەبەر کێبرکەی حزبی نێوانیان سەدان ئەندام و لایەنگریان لەسەر حسابی خەڵکی کوردستان با بندیوار و پلەی باڵا خانەنشین کردووە. نەک هەر ئەوە هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی دیاردەی گەندەڵیدا وەزارەتی سامانە سروشتیەکانی حکومەتی هەرێمی کوردستان باڵگەنامەیەکی لە ئاشکرا دەبێ کە تیایدا ئاشتی هەورامی ڕۆژانە 13,000 بەرمیل نەوتی کێڵگەکانی هەرێم با $18 کەمتر لە نرخی ڕۆژ دەداتە کۆمپانیای عراق ئۆیلی تایبەت بە بواری نەوت. هەر ئەم وەزارەتە سامانە سروشتیەکان کە پێناسی ناشەفافترین و گەندەڵترین وەزارەتی وەرگرتووە و وەزیرەکەشی تۆمەتبارە بە هەڕاجکردنی نەوتی کوردستان بە کۆمپانیای وەهمی چەندین سکاڵای یاسایی پەرلەمانتارانی لەسرە، بەڵام لە بری لێپێچینەوەی یاسایی شەریکە دزەکانی دیزە بە دەرخۆنەی کەیسەکانی دەکەن. ئەو تاقمە شکست خواردووی دەسەڵات نەک هەرکەش و هەوایان بۆ ئەنجامدانی گەندەڵی خاملاندووە، بەڵکو زۆرجار بۆ ئەوەی دەنگی شکانی گۆزەکەی دەستیان نەبیسترێ گەندەڵیان بە یاسا کردووە، وەک ئەوەی لە سیستەمی زۆرەملەی پاشەکەوتی موچەی فەرمانبەراندا دەبینرێت. بەردەوام چاوی هاوڵاتیان لەسەر چاکسازیە، بەڵام نوخبەی دۆڕاوی سیاسی گەرموچەی فەرمانبەرانیشی بڕیوە کەوتۆتە قۆرەخکردنی بازار لەڕێی کۆمپانیا حزبیەکانیان و جگە لە بازرگانی قورس تەنانەت مامەڵە بە خاک و خۆڵ و خوێ و خاشاکی ئەم وڵاتەشەوە دەکەن و هەلی کارکردنیان بۆ هیچ کەسێک نەیەشتۆتەوە. ئەوەی جێگەی سەرسوڕمانیشە بەردەوام حکومەت باس لە ڕێکاری یاسایی دەکا بۆ بەرگرتن لە گەندەڵی و سزادانی گەندەڵکاران، بەڵام فەرمانگەیەکی تەرخان کردووە هەر کات راپۆرتێکی نێودەوڵەتی لەسەر سیمای ناشرینی هەرێمی کوردستان بڵاو کرایەوە وەڵامی بداتەوە و ڕایگەشتی چاواشە بکات.